فەرید ئیلهامی میوزیسیان و دەرهێنەری کوردی ڕۆژهەڵاتی کوردستان کە بە پێشکەشکردنی چەند پارچە میوزیکێک و فیلمێکی بەڵگەنامەیی بە ناوی تەمیرە بەشداری لە فێستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی کوردی مۆسکۆ کرد. هەر لەو فێستیڤاڵەدا دوو خەڵاتی فێستیڤاڵەکەی پێبەخشرا. لەبارەی وەرگرتنی فیلمەکە و خەڵاتەکان پێیان نێرمانگەی لان سابر زانیاری زیاتری لایە. گەیلان سڵاو لێوێ. بەڵێ سڵاوتان لێ بێت. ئێستا من لای فەرید ئیلهامی مەدیارە. فەرید ئیلهامی میوزیکسیان و دەرهێنەری کوردی ڕۆژهەڵاتی کوردستان کە بە پێشکەشکردنی چەند وەکو خۆت باس کرد بە پێشکەشکردنی چەند پارچە میوزیکێک و پێشکەشکردنی فیلمی دیکۆمانتاری یاخود بەڵگەنامەی بە ناوی تەمیرە کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە وڵاتی رووسیا لە پایتەختی وڵاتی رووسیا کە مۆسکۆیە بەشداری کرد و تێدا لەلایەن لێژنەی باڵای فیستیڤالەکە لە فیستیڤاڵی نێودەوڵەتی کوردی مۆسکۆ خەڵاتی پێبەخشرا. ئێستا بۆ وەرگرتنی زانیاری زیاتر فەرید ئیلهامیمان لایە دەمانەوێت قسەی زیاتر لەبارەی لێ بکەین. سڵاو لێ بێت مامۆستا. سوپاس بۆ ئەم دەرفەتە. پێمان بڵێ ئەم فیلمی دوکومنتاریە چۆن بوو؟ جەنابەت پێ هەڵبژێردرای، جەنابەت تەقدیم کرای بۆی کە خەڵاتە وەرگری فیلمی دیکۆمنتاری تەمیرە باز لە چ دەکات؟ ناوڕووکەکەیمان بۆ باس بکە. سەڵاو ڕێز. تەمیرە فیلمێکە کە من لە 15 ساڵ پیشتر لەسەر لیکۆڵین کردم، بەس لە 10 ساڵش وی نەکردمە. تەمیرە بەحسە کەلتور و میژووی کوردە و بە تایبەت یارسان. ئەم فیلمە لە 6 وڵات لە عەڵەم تەسویر کریا و مامۆستا مەسەر خالقی، مامۆستا شەهرام نازری، مامۆستا حوسێن عەلیزادە و مامۆستا کەیخسرو پور نازریش بەشدار بین. بەس زۆر بەداخەوە 7 کەسیش لە کەسەی کە ڕاوی مەقامن ئسترانبیژن لە ئەم 10 ساڵەکە وینەیە کردیم عمرە خواکردن. دوو خەڵاتیش وەرگرت لە فستیڤال، خەڵات تەقدیر باشترین فیلم و لێکۆڵین باشترین لێکۆڵین لە فستیڤال وەرگرت. چەند ساڵ خەریکی وێنەگرتی ئەم فیلمە بوون؟ لە چەند وڵات خەرێکی وێنەگرتنی کاری ئەم دەرهێنانی ئەم فیلمە بوون؟ 10 ساڵ وینەگرتیم. 5 ساڵ پیشیشێ من لێکۆڵین کردمە لەسەر مەقامەکان، چون هەر مەقامی لە تەمبور چیرۆکێکی هەیە. ئەمە زۆر گرنگە کە هەموو جیهان بزانن کە کورد ئەگەر موسیقایەک دەری موسیقاکێ ڕیشە لەنەو گیان و وجودە هەموو کوردێ و چیرۆکی هەیە، ئوستورە هەیە. ئەو ئوستورەکانە لە خود مەقامەکان گرنگترن. زۆر باشە. باسی ئەو زەحمەتیانەوە لە کاتی دەرهێنانی فیلمەکە ئێوە زەحمەتیان پێوە بینەوە، تا چەند زەحمەتیان پێوە بینیوە؟ چێ هاوکار و پاڵپشتی ئێوە بە لە دەرهێنانی ئەو فیلمە؟ وەڵا هەموو فیلمەکان من هەم خۆم تهیه کننده بوومە، هەم سەرمایە گوزار بوومە، هەم دەرهێنەر بوومە، هەم موسیقای فیلم بوومە. بەس بەشێک لە مونتاژێ لەگەڵ کاک مەهدی ئەسەدی بووە لە ڕۆژهەڵات. هەمووچی لەسەر خۆم بوو، چون خۆم هەست کردیان بە عنوانە یەک یارسانی، بە عنوانە ژیانیارە تەمبور و کەسێکە میراتدارە تەمبورە. 20 نەسڵ پیشترە من، یعنی لە 800 ساڵ پیش تا ئێستا 90 لە دوای 90 ئیمە میراتدارە ئەم ئامرا و ئەم کەڵچەری منە. من خۆم هەست کردیام کە ئەم ئیشە بکەم. کەسیش پاڵپشتی نەدەست، بەس هەزە خۆم بی کە موسیقا و فەرهەنگە کورد بناسنم لە هەموو جیهان. سپاس بۆ فەرید ئیلهامی دەرهێنەری کوردی ڕۆژهەڵاتی کوردستان. بەڵێ ئەمە تەواوی زانیاریەکان لەبارەی نمایشکردنی ئەم فیلم و خەڵاتەکانی بەڕێز فەرید ئیلهامی کە فیلمی دیکۆمنتاری تەمیرە لە وەشانی سێمی فیستیڤاڵی کوردی مۆسکۆ دیارە نمایشکرا بوو لە ساڵی 2020ەوە. فیستیڤاڵی کوردی مۆسکۆ بەڕێوە دەچێت و لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پاڵپشتی دەکرێت. بەڵێ گەیلان سابر، پەیامنێری کورسانی نووز لە شاری هەولێر. سپاس بۆ تۆ هونەرمەند فەرید ئیلهامی.